یادی 44 ساڵەی یەکەتی دامەزرانی یەکەتی نیشتیمانی کوردستان پیرۆزەکەم لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە زیندانیانی سیاسی لە کەمەندامانی سەنگەر لە کادیران لە ئەندامان لە هەر هەموو تاکێکی یەکەتی نیشتیمانی کوردستان لە پێشمەرگە دێرینەکان لە پێشمەرگەکانی دوێنێ لە پێشمەرگەکانی ئەمڕۆ هاتووین ئێمە لێرەیە سەری ڕێز و نەوازش دووبارە بۆ مام دانەوێنین و هەروەها بەڵێن بین ئێمە وەک کەسانی تر بەڵێن ناین بەڵێنی ئێمە بەڵێنی ڕاستەقینەیە ئێمە هاتوین من لێرەوە داوا لە هەموو کادر و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی ئەەکەم لە زیندانیانی سیاسی لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە تاک بە تاکی ئەندامانی یەکەتی نیشتیمانی کوردستان کە هەر هەموو پێکەوە داوای بەستنی کۆنگرەی نوێبوونەوە بکەن کاتێتی تێشپەڕی وە کاتەکەی ئەبێ هەر هەمومان یەک ڕەنگ و یەک دەنگ دەستی یەکتری بگرین و داوای نوێبوونەوەی حزبی شەهیدان بکەین بیگەڕێنەوە ئەو شوێنەی کە شایستەیەتی بیگەڕێنەوە ئەو شوێنەی کە بڕیار دەربێ بیگەڕێنینەوە جارێکی تر بۆ ناو جەماوەر بۆ ناو خەڵق بۆ ناو ماڵی کەسوکاری سەربەرزی شەهیدان